جا جۆرەکانی دەمارگیری بریتین لە دەمارگیری نەتەوایەتی و هۆزگەرایی کە تیایدا خەڵکەکە شانازی بە بنەچە و ڕەچەڵەکی خۆیەوە بکە، خۆیان لەسەر یەکتری هەڵکێشنەوە، خۆیان لەسەر یەکتری بنوێن و خۆیان لەسەر یەکتری فەڕسکەن کە ئەوە لە شەریعەتی پیرۆزی ئیسلامە بوونی نییە. پێغەمبەری خاتم صلی الله عليه وسلم کاتێ هات ئەو بیر و بۆچوونە سقەتەی ڕووخاند، چونکە لە ئیسلامدا پێوەری سەرەکی تەرازووی ڕاست و دروست بۆ کەسی چاک و باش و پاک و باشترین تەقواداری و تەقواکاریە، نەک ماڵ و سەروەت و سامان، نەک بڕوانامە و شەهادە، نەک ڕەنگ و دەنگ و کوڕی فڵانم و لە عەشیرەتی فڵانم و لە هۆز و لە خێڵی فڵانم، نا ئەوە لە ئیسلامدا پێوەر و تەرازوو نییە. رب العالمین لە قورئانی عەظیمدا لە سوورەی الحجرات لە ئایەتی 13دا دەفەرمێ خەڵک و کۆمەلگا بەگشتی دەدوێنێ لە دوای ئەوەی کەوا 5 دانەجار ڕوو لە ئیمانداران و بڕواداران دەکا بە تایبەت، اینجا بەگشتی تەواوی کۆمەلگا دەدوێنێ و دەفەرمێ يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. پەروەردیگار دەفەرمێ ئەی خەڵکینا، ئەی کۆمەلگا و ئەی مرۆڤایەتی بەگشتی، ئێوەمان بەدیهێناوە لە دایک و لە باوکێکەوە، لە نێر و لە مەیەکەوە. ئەو نێر و مێیە ئەو دایک و باوکەیە دەگونجێ ئادەم و حەوا بن سەلامی ڕەب العالەمینیان لەسەر بێ، یاخود دایک و باوکی هەر کامێک لە ئێمە هەمومان زاتێک کە ڕەب العالەمینە ئێمەی بەدیهێناوە و لە دایک و باوکێکیشەوە کە دایک و باوکی ئێمەیە و سەرچاوە سەرەکەکەی ئادەم و حەوایە. ڕەب العالەمین دەفەرمێ پەروەردیگار ئێوەی گێڕاوە، ڕەب العالەمین ئێوەی گێڕاوە بە چەندین نەتەوە و هۆزەوە، ئەوە نەتەوەی عەرەبە، ئەوە فارسە، ئەوە کوردە، ئەوە ئینگلیزە، ئەوە تورکە، ئەوە فڵانە، ئەوە فیسارە، و لە نێو ئەو نەتەوانەشە چەندین هۆز هەیە. پەروەردیگار ئێوەی گێڕاوە بە چەندین هۆزەوە، لە نێو هۆزەکانیشە زۆر جاری وا هەیە تیرەی زۆری لێ دەبێتەوە. پەروەردیگار بۆ ئێمەی گێڕاوە بە چەندین نەتەوە و بە چەندین هۆزەوە، بۆ پەروەردیگار دەفەرمێ لیتەعارەفوا، بۆەوەی بەیەکەوە ئاشنا بن، بە یەکتری ئاشنا بن، یەکتری بناسن و هاوکاری یەکتر بن. تعارف لەسەر کێشی تەفاعولە، واتە یەکێک لە ماناکانی یەکتر ناسینەکە و ئاشنایەتیەکە بەس بۆەوە نییە من تۆ بناسم تۆ من بناسی، نا، بۆ ئەوەی هاوکاری یەکتر بن، بۆ ئەوەی دەستباری یەکتر بن، خەمخۆری یەکتر بن، بەدەم یەکەوە بچن. چونکە گەر من تۆم نەوێ تۆ منت نەوێ، من هاوکاری تۆ نەبم تۆ دەستباری من نەبی، دەکەواتە ئەو یەکتر ناسینە هەر نەبێ باشترە. وای لێ دێ گلەی و گازاندە لە یەکتر دەکەین، دەڵێن من دەناسێ دەزانێ حاڵم بەو شێوازەیە، بەڵام هەر ئاوڕیشم لێ ناداتەوە. من تۆ دەناسم دەزانم کەوتێ نێو گیر و گرفتەوە، بەڵام ئاوڕت لێ نادەمەوە. ئەو یەکتر ناسینە تەنها بۆ ئەوە نییە ئێمە یەکتر بناسین، بەڵکو بۆ ئەوەیە لەگەڵ یەکتریدا تەبابین، بە یەکەوە بین، هاوکاری یەکتر بین و دەستباری یەکتر بین. ئەوە ئامانج و ئەوە هەوێن و هەناوی یەکتر ناسینە. اینجا پەروەردیگار دەفەرمێ بێگومان ڕێزدارترینتان بە ڕێزترینتان لەلایەن الله سبحانه وتعالى تەقوادارترینتانە، پارێزکارترینتانە، واتە ئەوانەتان کە لە هەموو خەڵکی زیاتر و زۆرتر خۆیان دەپارێزن لە گوناه و لە تاوان و لە هەڵە و لە لادان، ئەوانە بەڕێزترین و چاکترین خەڵکی نێو کۆمەلگان. پێوەر لای پەروەردیگار ڕەنگ و دەنگ و زوبان و شەهادە و بڕوانامە و عەشیرەت و دەسەڵات و مەنسەب نییە، بێگومان پەروەردیگار زانای شارەزایە. اینجا پەروەردیگار لە کۆتایەکەی دەفەرمێ ڕەب العالەمین، الله عەزە وەجەل زانای شارەزایە، واتە لە نێو تەقوادارەکانیشتان هەر پەروەردیگار دەزانێ کامەی لە هەمووی تەقوادارترە. ئەوانەی کە تەقوادارن هەر پەروەردیگار دەزانێ کامەیە تەقوادارە. لافەی ئەوە لێ مەدە بڵێ من لە تۆ تەقوادارترم. خۆت بە دوو ڕکعات نوێژ بەسەر برا موسڵمانەکەت هەڵمەکێشەوە بڵێ من لە تۆ باشتر و لە تۆ چاکترم. بە ئافرەتێکی باڵاپۆش خۆی لەسەر ئافرەتێکی تری باڵاپۆش هەڵنەکێشێتەوە، چونکە ئیلتیزاماتی دینی زیاترە. پەروەردیگار زانایە بە کەسەکان و شارەزایە بە شتەکان، و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی مسند ئیمامی ئەحمەد و صحیح مسلم و غەیرەوان هاتووە،
أبو هريرة لي دقرته رسول الله صلى الله عليه وسلم فرمي التقوى ها هنا ويشير إلى صدره 3 مرات. پیغمبر صلى الله عليه وسلم سيدا نجار آما جيب سنگي مباركي خوي كر فرمي تقوى ليريا پارێزکاری لێرەیە پارێزکاری لە گوناه و لە تاوان جێبەجێکردنی ئەمر و فەرمانەکانی ڕەب العالەمین لە نێو دڵ و دەروون و سینەدایە. بناغە و ڕیشە و سەرچاوەی تەقوا و خوداناسی لە نێو دڵ و دەروونی مرۆڤدایە. اینجا لە نێو دڵ و دەروونی مرۆڤە هەڵدەقڵێ لە ئەندامەکانی مرۆڤە ئیتر ڕەنگ دەداتەوە بە دەردەکەوێ دەکەواتە با بە هیچ شێوازێک تەنانەت بە دینداریش بەسەر یەکتریەوە نەنازین کە ئەو ڕۆ بەڕاستی دەمارگیری نەتەوایەتی دەمارگیری عەشیرەتگەرایی و خێڵگەرایی و هۆزگەرایی ئەم ئوممەتەی پەک خستووە بە تایبەت لە نێو خۆمانە کوردستانە تازە بە تازە بەرەو دواوە دەڕۆین تازە بە تازە بە عەشیرەتگەرایی و بە هۆزگەرایی و بە نەتەوەگەرایی دەنازین لە هیچمان کەم نییە ئەوە ئاهەنگی فلانە عەشیرەتەیە ئەوە کۆبوونەوەی فلانە عەشیرەتەیە ئەوە فیستیڤاڵی فلانە عەشیرەتەیە وای لێ هاتووە ئیوا هەیە داوەتێکی گەورە دەکا تەنها مامۆستاکانی عەشیرەتەکەی خۆی کۆ دەکاتەوە فیستیڤاڵ و کۆبوونەوەی مامۆستایانی ئاینی فلانە عەشیرەتەیە ئەو دەمارگیری نەتەوەگەرایی و گوندگەرایی و خێڵگەرایی و دەڤەرگەرایی برایەتی نەهێشتە نێوماندا وامان لێ هاتووە بەسەر یەکتری دەنازین عەشیرەتەکەی ئێمە گەورەترە عەشیرەتەکەی ئێمە باشترە عەشیرەتەکەی ئێمە ناندەرترە یان وای لێ هاتووە بە بنەماڵە دەنازێ من کوڕە سەیدم من کوڕە شێخم من بابم مامۆستای ئاینیە من بابم فلانە من بابم مەسئولە کاربەدەستە رب العالمین لە قورئانی عەظیمدا لە سوڕەی المؤمنون لە ئایەتی 101 دا دەفەرمێ فإذا نفخ في الصور فلا أنساب بينهم يومئذ ولا يتساءلون كاتێک لەو سات و کاتەیەدا کەوافوو دەکرێ بەکەڕە نەدا کە جاری دووەمە و ڕۆژی قیامەتە رب العالمین دەفەرمێ لەو کاتەی نەفخی سووڕی دووەم لێ دەدرێ خەڵکی زیندوو دەکرێنەوە لەو سات و کاتەیەدا رب العالمین دەفەرمێ بە هیچ شێوازێک نەسەب نامێنێ نەسەب نامێنێ ڕەسەڵک نامێنێ بڵێ کوڕە مامۆستام کوڕە شێخم کوڕە سەیدم بەگزادەم شێخزادەم مەلازادەم نامێنێ بە هیچ شێوازێک بابت بە هاوارت نایە باپیرت بە هاوارت نایە ولا يتساءلون و هیچ کەسێک پرسیار لە یەکتری ناکەن خەڵکان داوا لە یەکتری ناکەن چونکە دەزانێ بێسوودە دەزانێ کەس بە کەڵکی کەس نایە بۆیە کەس لەبەر کەس ناپاڕێتەوە کەس داوا لە کەس ناکە کە ئەوە لە نێو خۆمانە گەلێک زۆرە خەڵکێک چونکە بابی دینداریەکی هەیە پشتێنی لێ کردوتەوە وا دەزانێ بابی لە قیامەتی دەستی دەگرێ باشە دەڵێ شەیخەکەم لە قیامەتا دەستم دەگرێ و دەمپەڕێنێتەوە لەسەر پردی سیڕاتە هەموو مریدەکانی خۆی کۆ دەکاتەوە دەیان با بۆ بەهەشت وا دەزانێت لە قیامەتا پۆست و پلەی بابی ڕزگاری دەکات چونکە واستە واستەکاری ناخۆ لە قیامەتە خاتر خاترانێ نییە لە قیامەتە مەیدانی ڕەب العالەمینە ئەوە لە دنیادا هەیە واستە واستەکاری و خاتر خاترگرتن کە ئەوەش پەروەردیگار پێی ڕازی نییە کە پەروەردیگار لە دنیا پێی ڕازی نەبێت چۆن لە قیامەتە ڕێگا بە ئێمە دەدە شیوا بکەین وە کوردەواری دەڵێ ئەگەر تۆ بۆ خۆت کۆسەبی ڕشی بابت بە تۆ چی کە تۆ بۆ خۆت مەلەوانی نەزانی بە مەلەوانی بابت ناپەڕیەوە هیچ کەسێک بە خەیاڵ نەبووە بە ماڵ بەڕاستی بابم فلانە و ڕەچەڵەکم فلانە و عەشیرەتم فلانە ئەوە هیچ دەردێک چارەسەر ناکە ئەوە خەیاڵ پڵاویە خەیاڵ پڵاویش ناتگەێنێ بە ئامانج ناتگەێنێ بە نەتیجە وەک پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم لە حەدیثەکە ئیمام ئەحمەد و ئیمام مسلمدا أبو هريرة لدقرته وفرميتي ومن بطأ به عمله لم يسرع به نسبه أجر بيتو كسك كرده وكاني دواي بخات بخوا رسولك بن مالكي بيشي ناخات